گەلی فەڕەنسا خەونی خۆی لە ڕوخساری ئەم گەنجەدا بەدی کرد. گەنجترین سەرۆک لە مێژووی فەڕەنسادا. ئیمانوێل ماکرۆنی 39 ساڵە سەرکەوتنەکەی خۆی بە هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە مێژووی فەڕەنسادا وەسف کرد. ئەو مێژووە کۆتایی هات کە لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە دەسەڵات تەنیا لە نێوان دوو حیزب لەبەرەی چەپ و ڕاستدا دەستا و دەست دەکرا. ئەو ماکرۆنەی کە چەپەکان لە دژی بوون لەبەر ئەوەی پێیان وابوو ڕاستڕەوە و ڕاستەکانیش لە دژی بوون لەبەر ئەوەی پێیان وابوو سۆسیالیستە، ئەوە لە ئێستادا بە دەنگی لە سەدا 66 دەنگدەرانی فەڕەنسا دەچێتە ناو کۆشکی ئەلیزەوە. ئیمانوێل ماکرۆن لە یەک ڕووەوە هاوشێوەی دۆناڵد ترامپە. هەروەک چۆن ترامپ بەر لەوەی ببێتە سەرۆکی ئەمریکا هیچ پێشینە و ڕابردوویەکی لە سیاسەتدا نەبوو، ئەوە ماکرۆنیش لە سیاسەت پێشینیەکی ئەوتۆی نییە. ساڵی 2012 بووەتە ڕاوێژکاری ئابووری فرانسوا ئۆڵاند. ساڵی 2014 بووەتە وەزیری ئابووری و پیشەسازی. بەڵام ساڵی 2016 وازی لە پۆستەکەی هێنا و بزوتنەوەیەکی نوێی بە ناوی بۆ پێشەوە دامەزراند. کاتێک دۆناڵد ترامپ بووە سەرۆکی ئەمریکا، هەندێک لە چاودێران پێیان وابوو هۆکارێکی سەرەکی سەرکەوتنی ترامپ ئەوە بوو دانیشتوانی ئەمریکا لەو دەموچاوە سیاسیانە بێزار بوون کە ساڵانێکی دوور و درێژە گۆڕەپانی سیاسەتی ئەمریکایان داگیر کردووە. ئێستاش هەمان قسە سەبارەت بە هەڵبژاردنەکەی فەڕەنسا و ئیمانوێل ماکرۆن دەکرێت و باس لەوەش دەکرێت کە لەوانەیە ئەم ڕەوتە لە داهاتوودا وڵاتانی دیکەش بگرێتەوە، بەو پێی خەریکە هەموو جیهان لە دەموچاوی سەرکردە تەقلیدیەکان بێزار دەبن و خەون و ڕوئیاکانی خۆیان لەو سەرکردە گەنج و خاوەن پلان و بەرنامانەدا دەبیننەوە کە قسەی نوێیان بۆ کۆمەڵگا پێیە. سەرکەوتنەکەی ئیمانوێل ماکرۆن لە ناو هەرێمی کوردستانیشدا کاردانەوەی لێکەوتەوە. هەندێک لە هاوڵاتیان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا باسییان لەوە کردووە کە حیزب و سەرکردە تەقلیدیەکان ساڵانێکی دوور و درێژە گۆڕەپانی سیاسی هەرێمیان بۆ خۆیان قۆرخ کردووە بێ ئەوەی لە دوای ڕاپەڕینەوە لە ئیدارەدانی هەرێمدا سەرکەوتوو بوو بێتن بە جۆرێک کە بۆ دیاریکردنی چارەنووسی پۆستێکی بچووک دەیان کۆبوونەوە دەکەن. ئەوە لە کاتێکدایە هەر ڕۆژە و قەیرانێک بەرۆکی هەرێم دەگرێت. هەر بۆیە بەوتەی ئەو هاوڵاتیانە لە ئێستادا هەرێمیش لە دەرەوەی حیزب و سەرکردە تەقلیدیەکان پێویستی بە کەسانێکی هاوشێوەی ماکرۆن و دۆناڵد ترامپە کە خاوەنی پلان و بەرنامەی نوێ بن بۆ ئیدارەدانی هەرێم. هەندێکی دیکە لە هاوڵاتیانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیاری ئەوەیان کردووە بڵێ شەپۆلی ئەو ڕەوتەی دژ بە حیزب و سەرکردە تەقلیدیەکان کە لە ئەمریکا و فەڕەنساوە دەستی پێکردووە کەی بگاتە کوردستان؟